والله ئەوە بەشدارین کردیە لە ترێ و هەنجیر و ئەو ڕستقانە لە هەر هەمووان بەرام با لە ترێ دەست پێکەین ترێکە ترێکی زۆر باشن هەیە ئیمەنتیقەی زۆر بەروبووی باشە بەس هەوسار بە ئەو کەش و هەوای زۆر باش نەبوو بەتەزرە و سەرماوشووە بەرهەمەکەی زۆر کمەوە نابی ڕستەکە و ساران جوانیش نییە بەس ئەمدوریلا هەیە بەشی هەندێ زۆرە ترێکە ئەوە ڕەشمیریە ئەوە ڕەشە ئەوە کەمالیە ئەوە تۆریە ئەوە سپیە ئێجا ڕەشیشن هەیە ئەوە ڕەش لەولایە وەڵی ڕەشمیریەکە لە هەموو خواسی لەسرە بەرێ لە هەمووشی زۆرتر دەگە ترێی ڕەشەکە ئەو دوانە لە هەر هەموو زیاترن وەڵی ئەوانە لۆمەتیقەی زۆر گرینگە بەڕاستی ئەمە زۆر پێخۆش حاڵ بووین بەو ئیسباڵی کە هەوسا لۆمەکرا بەڕاستی زۆر درن پێخۆش بووە زۆر ئارێ وەڵی لۆ ساختکردنەوەی و لۆمە ئیسیفادەی لێ یەکەین کە لێرانە بەڕاستی پێ ئاشنا ئەبی خەڵکێ نێزانی ئەمە ئەو ڕستقان هەیە ئێستا من تقریبی 10 سندوقی هەنجیریم دانابوو ئێستا سندوقەک نەمایە لەبەرەوەی هەنجیری زۆر جوان بوو ترێکە بە هەمان شێوە گوێزە ئەو ڕستقانە بکە هینابوون بەڕاستی هەمویان هاوتە بەخۆتە بینی کەمەچی ماوە لەبەرەوەی ڕستقەکان جوانن سعرەکەشیان مناسبە ئەمەوەچی خۆیتن الحەمدوللا بە زۆر وەت نافرۆشین